بێگومان لەمە کاتێک باز لە دروستبوونی دەوڵەتی عێراق دەکەین وەکو قەوارەیەکی سیاسی ئەبێ و ڕاستی بزانین بەریتانیەکان کە ساڵی 1940 پەلەماری فاوەدەن و تا ساڵی 1970 بە کۆتایی لە مانگی تشرینی دووەمی 1970 بە تەواوی ویلایەتی مووسڵیش کۆنتڕۆڵەکەن لە خلالی ئەو ماوەی ئەو 4 ساڵە چکەوان لە 6 یانگزەی 1940 فاوەگرن لە کۆتایی مانگی یانزەی هەژدەیە شاری مووسڵیش کۆنتڕۆڵەکەن کە ئەو کاتایش بوو لە مرکزی ویلایەتی مووسڵیش بووە. بێگومان ئەو کاتە دەوڵەتی عوسمانی پێشی ئەم مێژووە نزیکەی 400 ساڵێک حکومڕانی عێراق بووە و ئەو کاتە قەوارەیەک نەبوو بە ناوی قەوارەی عێراق بەم سنووری ئێستا و بەم جوگرافیە سیاسی ئێستا. عێراق ناوێکی کۆنە مێژوویەکی کۆنی هەیە بەڵام نە بەم قەوارەیە و نە بەم جوگرافیە سیاسیە بووە. ئینگلیزەکان کە دێن ئەوان ئەو کاتە مامەڵە لەگەڵ 3 ویلایەت دەکەن ویلایەتەکانی بەسرا بەغدا مووسڵ و لە سەرتاوە نیازی ئەوشیان نەبوو ویلایەتی مووسڵ بلچێنن بەم دەوڵەتە تازە دروستکراوەوە. 2000 ئەوان لە ئاکامی ئەو ڕێکەوتنانی کە لە سای کۆدا هەبوو دوای ئەوەی کەەوە ئەوان دەستکاری ئەم ڕێکەوتنەش دەکەن و ویلایەتی مووسڵیش لە فەڕەنسیەکان وەردەگرنەوە. لە 1921 لە 23 ئابی 1921دا فەیسەڵی کوڕی میر حوسێنی شەریف حوسێنی شەریفی مەکە لە بەریتانیاوە دەهێننەوە دەیکەن بە پاشای عێراق و ئەو کاتەر تا ساڵی کۆتایی 25 ئەو بەڕێزە تەنها پادشایی هەردوو ویلایەتی بەغدا و بەسرە بووە و ویلایەتی مووسڵ نەچێراوە بە عێراقەوە. بەڵام دروست عێراق و ئەو کاتە ئوردونیش بە وەکو دراوسەیەکی عێراق دروستکراوی دەستی بەریتانیەکانن کوێتیش دروستکراوی دەستی بەریتانیەکانە بامان شێوە. سعودی ئێستا کە تا پێشی بە دەست بەکاربوونی بنەماڵی ئال سعود نەجد و حیجاز بووە و زیاتر بنەماڵی هاشمیەکان تێدا باڵا دەست بوون. بێگومان حکومەتی مەلەکی عێراقی پاشایەتی عێراقی لە 21ەوە تا ساڵی 1958 درێژەی کێشا کاتوانم بڵێن سەردەمی زێڕینی حکومڕانی بۆ لە عێراقدا بنەمای هاوڵاتی بوونی تێدا بووە. تێیدا هەرچی ئاوەدانیەکی بەرچاو کراوە لە عێراقدا وەکو بنیەی تاحتی ژێرخان لە ساڵانی 21 بۆ 58 دەستی بریتانیەکان کراوە. لە 58ەوە کە ئەم جاریان ئینقلابێکی عسکەری ڕۆدا کۆدایکی سەربازی ڕۆدا بە سەرکردایەتی ئەفسەر ئاسایەتی خوازەکان و عەبدولکەریم قاسم عێراق دەبێت بە وڵاتێکی کۆماری لەو ڕۆژگارەدا. بەڵام لێرە بەدواوە ئەتوانم بڵێم عێراق وەکو دەوڵەتێک ئەو سەردەمی سەقامگیری و بابهێمنیە سیاسی لەدەست دەدات و دەبێت بە وڵاتێک ئیدی مەسەلەی ململانەی پارتایەتی و تەداخولکردن لە سوپایە و بەکارهێنانی سوپا بۆ مەسەلەی یەکلایکردنەوەی کێشەکان. ئەمە عێراق بەرەو جێژاوێکی گەورە دەبا. بێگومان دروستبوونی ئینقلابی بچواری دەموزی 58 دەستی دەرەکی تێدا بووە. بۆ نمونە ناتوانم بڵێم ئەمڕۆ فلانە وڵات بە تەکیدی لە پشتیەوە بوو بەڵام بێگومان بەریتانیەکان خۆیان بیانویست بایە دەیانتوانی ڕێگەنەدەن دروست بیان ئینقلابە. بەڵام بەریتانیەکان ئەو کاتانە خۆیان پیانەوە بووە شێوازی ئەو مامەڵەکردنە لەگەڵ ئەم ناوچەنێژە دەسەڵاتیاندا گۆڕاوە. ناکرێ وەکو ساڵانی 20ەکان و سەدەی با بڵین سەرەتاکانی دوای حەجەنجی جیهانی یەکەم ئەوان مامەڵە بکەن دەکشانەوە لە ناوچانە لە ڕێگای با بڵین بەرژەوەندی ئابووری سیاسیەکانەوە وایان دەکرد ئەم وڵاتە تازە دروستبوونی کە دەستکردی خۆیانن لە خولگەی ئەواندا بسوڕێنەوە. بۆیە من پێم وایە ئەگەر بەریتانیا ئەو ڕۆژگارش بیویستایە دەیتوانی وا بکە کۆماری لە عێراقدا دروست نەبێ هەرچەندە با بڵین کە دروستیش بوو لە خاڵانی کە مەسەلەن گرینگە وڵاتانێکی زۆر لە دەوروبەر لەوانەیە بەلەوان میسر زۆر بە زەقی دژایەتی سەر کۆماری عێراقی کرد ئەو سەردەمانە. بەڵام بە هەر حاڵ تێکچوونی عەبدولکەریم قاسم لە 8 شوباتی 63 و کۆتایی هێنان بەدەسەڵاتی عەبدولکەریم قاسم دەستی دەرەکی زۆر بە زەقی تێدایە کە خۆیان باز دەواکەن کە با بڵێن چۆن بە تایبەتی عەبدولناسر دەوێکی گەورەیە بۆ لە دامکردنی عەبدولسەلام عارف و بەعسیەکانە ئەمریکیەکان ڕۆڵی گەورەیانە بۆ لەکەوە هاوکاری و بەریتانیەکان دنەدانی با بڵین ئەو کاتە ناسیۆنالیستە عەرەبەکان و ناسیۆنالیستە بەعسیەکان بۆی کەوا دەسەڵاتی عەبدولکەریم قاسم کۆتایی پێبن و کە پێیان وا بووە ئەمە لە خولگەی یەکێتی سۆڤێتدا دەسوڕێتەوە. بێگومان سەردەمی عەبدولسەلام عارف هەتا 66 و لەوە بەدواوە 66 تا 68 عەبدوڕەحمان عارفی برایەتی حکومڕانی ئەم وڵاتەکەن. بێگومان ئەلەم سەردەمەشدا بمانوێ نەمانەوێ عێراق دەستی دەرەکی تێدا بۆ ئەمریکیەکان هەژمونی گەورەیان لە وڵاتەیە هەبووە. بەڕاستی بەریتانیەکان هەژمونیانە بۆ سۆڤێتەکان هەوڵیان داوکە لەم ناو لێرەدا ڕۆڵی گەورە ببینن تا ئەو کاتێک کە پێی دەڵێن شۆڕشی هەفتەی تەمموزی 68 کە ئەمە کە 2000 بەعسیەکان
کاتی خۆی کە عەبدولسەلام پاش چەند مانجێک لە دەسەڵات دووری خستنەوە لە 63 ئەم جاریان لە حەفەی تەمووزی 1960 گەڕانەوە بۆ سەر دەسەڵات کە بریتی بوو لە ئەحمەد حەسەن بەکر و سەدام حوسێن و با بڵێن ئەو دەستەی ئەو کاتی حیزبی باس کە خۆیان هەردان تکریتی خۆی ئەو ڕاستیە ناشارێتەوە کە ئەوان بریتی بوونە لە کۆمەڵێک دز و چەتە بە شەمەندەفەرێکی ئەمریکی کشتنەوە دەسەڵات هەردان خۆی کە باسی دەسەڵاتگرتنی بەعسەکە لە ساڵی 68 دەڵێ ئێمە کۆمەڵێک زوو جەردە بووین بە شەمەندەفەرێکی ئەمریکی گەشتینە دەسەڵات کامە بۆ خۆی با بڵێن بادیرەیەکی خراپی دەستێوەردان بووە کە لە ساڵانی 66 کاتی خۆی کە بەعسیەکان و قۆمیەکان هاتن سەر حکوم کەوتنە ڕاوەدونان و قەتڵ و عامی شوعیەکان ئەم جارێککە بەعسیەکان لەخوا نەکەوتنەتە تەسفیەکردنی یەکتری سەردەمی یەکەمی بەعسی ساڵی 79 خایان من پێم وایە دواتریش خۆمان دەزانین کە لە 79 سەدام حوسێن بە فشار و ناچاری ئەحمەد حەسەن بەکرەکە کە کۆتایی بەدەسەڵات بێنێ و بێگومان چونکە سەدام لە ساڵانی ئەحمەد حەسەن بەکرا پێیان السەید النائب واتە جێگیری ئەحمەد حەسەن بەکر بوو لە ڕسمەکانی شام لەو کاتە خۆم منداڵ بووم لە بیرمە هەتا لە مەکتەبەکانە کە ڕسمیان هەڵەواسین ڕسمی هەردووچیان بەیەکەوە الأب القائد باوکی سەرکردە و السەید النائب کە لە تەچەوە دانا ڕسمەکانی بێگومان هەتا یەکێ لەو شتانەی کە بەڕێزە پرسیارەکەی باز لەوە کە کاتی خۆی لەگەڵ بوشی باوکە لە میسر بەیەکەوە سەردانی عەبدولناسریان کردو هەردووچیان سەدام کە ئەو کاتێکە بۆ لە معارزەکانی دەسەڵاتی عەبدولکەریم قاسم و دوای ئەوەی تەقە لە عەبدولکەریم قاسمەکەن لە 59 ڕاکەن بەرەو سووریا و لەوێ چ لە میسر لەوێ ژیاوە لەوێش کەسێک بووە با بڵێن کەسێکی شەڕەنجێز و با بڵێن ئاژاوەچی بۆ چکەس وەکو جواتاشم دوای لە یادداشتەکانی باستێکاڵێ عەبدولناسر وا پێناسێکە کە ئەمە کەسێکی با بڵێن چەتون و شەڕەنجێزە بێگومان لەو سەردەمانەشا پەیوەندێکی بەهێزی لەگەڵ مخابراتی ئەمریکا بۆ متەرسەندە ئەم قسەی کە من بۆ تۆ یەکەم خالی کوڕی جەمال عەبدولناسر خۆی لە یادداشتەکان ناباسەکاڵێ ڕۆژێک بۆ لای باوکم هاتن بەیەکەوە دوایی باوکم وتیەوە فڵانەوەش ئەوەی سەدام حوسێنە لەگەڵ یا خۆی سێ حکومەت نییە چکە یەکەم ئەوەندەی من بەیادم بێ حکومەتی عەلاوی بوو دوای حکومەتی جەعفەری بوو دوای دوو خول مالیکی بوو ئەنجا خولێک عەبادی بوو ئەنجا ئەم عەبدولعادل عەبدولمەهدی هات واتە ئێمە گەر ئەگەمە دوای پرۆسەی ئازادیەوە یەکەم حکومەتی وەکو سەرۆکوەزیرانی عەلاوی بوو بەڵێ دوایی جەعفەری هات ئیبراهیم جەعفەری ماوەکەی تەواو بوو کورد ناڕازی بوو لە دەسەڵاتی ئەو پشتگیری مالیکیان کرد مالیکی حکومڕانی کرد و خولو دوای ئەویش ئەنجا عەبادی و ئەنجا ئەمە بێگومان ئەمە هیچێکە لەو شتانەی کە تۆ دەرهاوێشتەکانی جەنجی کەنداوە جەنجی کەنداوی دووەمە و کەنداوی سێمە و ڕوخانی سەدامە خۆمانە بەڕاستیە باش دەزانین بێگومان ئەمریکا لێرەدا باش دەزانێت ئێرە بۆ تێچێک لە پاوانەکانی بە ئێران بۆ ممارسەکردنی دەسەڵاتی خۆی و لە میوانش ئەمریکاش ئامادەیتیان نییە کە ئەم خۆی دەسەڵاتی سەدامی کۆتای پێنا و کۆمەڵێک بەرنامەی گەورەی لەم ناوچەیەدا هەیە لێ بگەڕێ ئێران تاسەر وەکو داشی دامە یاری بە حکوومەتی عێراق بکە بێگومان لەمانەدا هەموو جارەکان نەک کاریگەری ئەمریکا و ئێران بگرە سعودیە و قەتەر و تورکیا ئوردون هەموو ئەمانە ئەتوانم بڵێم یاریزانن لەم گۆڕەپانەی عێراقدا سعودیە دەستی گەورەی هەیە لەم خۆپشاندانە نەشە قەتەر دەستی هەیە لە زۆربەی کێشەکانی لەم منتیقەیە ڕووی داوە بە داعش و بەسەر مەسەلەی ئیخوانەکانەوە لەبەرەوە من پێم وایە ئێستش ینی تاکە یاریزان ئەمریکا و ئێران نین کە دەست لە پرۆسەی سیاسی عێراق وەردەدەن وڵاتانی دەوروبەر بەگشتی بەڵام لە هەمویان زەختر سعودیە و تورکیان کە دەستی تێوەردەن قەتەرە ئەمانش دەستیان لە پرۆسەی سیاسی عێراقدا هەیە و دەستیان قسەیان لەسەر کاندیدەکان هەیە چ کاندیدی سەرۆک کۆمار چ کاندیدی سەرۆکی حکوومەت چ کاندیدی سەرۆکی پەرلەمان ئەبێ ئەوان هەمویان هەم کاندیدی خۆیان هەیە و هەم هەوڵیشە دەنکەوە بە ئاراستەی خولگەی ئەواندا بسوڕێتەوە ئەو کەسە وڵڵاهی یەکشت لە گۆڕێ هەیە ئەگەر ئەم شتێکی ئێستا باز دەکرێت کە پێی دەوترێت با بڵین سەفقەت القەرن ئەمەیکەوە گوایە گۆڕانکاریی گەورە ناوچەکەی ڕۆدا ئەگەر ئەمە بێ من پێم وانە ئەم خۆپشاندانە ئەوە بە ئاسانی کۆتاییان بێ چگەر ئەوە ڕوو بدا ئەوە بێگومانەوە کاتە دوای عێراق ئێران بە دوای خۆیان هێنێ ئەگەر من پێم وایە لەوانەیە بە حکومەتی کاربڕێکەر و ڕێگوزەر یەکەم جار ئیشەکە بەرە من دوای انتخاباتێکی پێشوەخت بکەن بەڵام گرنگەوەی یەکەم جار لەسەر ئەوە ڕێکەون کەسێک مێنن بۆ فترەیەکی انتقالی ماوەی ڕاگوزەر دوای کۆتاییاتنی ماوەی ڕاگوزەر هەوڵ بدەنکەوە هەڵبژاردنێکی پێشوەختی بکەن بۆی کەوا بتوانن جارێکی کە بەڵام بێگومان ئەمەی کە ئێستا ڕووی داوە بڵێ ئەگەر ئێمە تەماشای هوتافەکانی خۆپشاندەران بکەین هوتافەکان بە ئاراستی چتێرن کە لەوانەیە قبولکردنی بە ئێران قۆرس بێ بۆ نمونە دوونە نزەفاوە لێ نەکرد ئێران عێراق حرامە بۆ ئێران بەسەم بۆ نمونەیە چێ لە شتانی کە ئەوان بە هیچ قبوڵیان نییە ئەم دەموچاوانن کە ئێستا گەلێکیان ڕخنیان لە عەبادیە گرت و پشتگیری خۆپشاندەران نەکرد بەڵام من دڵنیام خۆپشاندەران نە مالیکی و نە عەبادی و نەیەکێکی لەمانیان قبوڵ نییە ئەوەی ئەوان ئاراستی یەکەن پێم وابێ دوجار لەوانەیە بە ئاراستەی حکوومەتێکی بەرێ کە ئەسڵەن لە شەقامەوە هەڵبژێرێواتە خەڵکانی تەکنۆکرات و خەڵکانێک من کە لە هیچێکی لەم پارتە سیاسیانیانە بوون گەر بێت و بارودۆخەکە بەرەو تەقینەوەی گەورەی ناوچەکە نەڕوا
من پێم وایە گۆڕانکاری سیاسی گەورە لە عێراق ڕۆدا کە من پێم وایە دەموچاوەکان لەوانەیە زۆربیان بگۆڕێن.